بەرنامەی هونەرستان. هونەرستان هەموو ڕۆژانی شەممەیەک سەعات 4:10 لەگەڵ هونەرمەندێک ئاشناتانەکات. میوانی هونەرستانی ئەمەڵقەیە هونەرمەند ئەحسان زیرەکە. ئێوەی بەڕێز و ئاشقانی دەنگی ئەحسان بۆ بەشداریکردن لە بەرنامەکەدا و پرسیارەکانتان ئاراستەی ئەحسان بکەن ئەتوانن لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانی ڕادیۆی مەڵبەند 314 0077 314 1196 پەیوەندی بکەن بە ڕادیۆی مەڵبەندەوە. بەرنامەی هونەرستان ئەمڕۆ سەعات 4:10 و هونەرمەند ئەحسان زیرەک. كم دورايا ومظلم بوكانايا بقى كم دورايا ومظلم بوكانايا شوبا صدا ديال داي هوار كم لمي وانايا شوبا صدا ديال من شبكم كم لمي وانايا صودا خوشي وخذ ما شارع ويا خذ ما كبا جير بالمردوم وردار ويا عشقي بلاتم نماوم لبيرار ويا عشقي بلاتم شوب خمار لبيرار ويا بیسەرانی ئەز و خۆشەویستم ئێوارەتان باش من جەزای سازم خۆم بە خۆشحاڵزانم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی هونەرستانە. بەرنامەی هونەرستان ماڵی هەموو هونەرمەندان و نیشتیمانی سەرجەم هونەرمەندانە بە تایبەتی هونەرمەندە کوردەکانمان لە هەر شوێنێکی کوردستانە بن. خۆمان بە خۆشحاڵزانین لە حەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە کەم بەرنامەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەر جارەی میوانداری یەکێ لە هونەرمەند و ڕووناکبیر و شاعیر و ڕۆشنبیرانی کوورد دەکات و ئێوەی بەڕێز و خۆشەویستی دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 314 0077 314 1196. سەرەتایی بەرنامەی ئەمڕۆمان ئەمانەیە بە بروسکەیەکی ماتەمینی کە لایەن لیژنەی هونەرمەندە میلیەکانی شاری سلێمانیە بۆماناتووە کە سەرەتا بەم شێوە بروسکەکەتان بۆ خوێنەوە. بە غەم و پەژارەیەکی زۆرەوە هەواڵی مەرجی ناوەختی هونەرمەندی میلی کورد ئیسماعیل سەردەشتیمان پێگەیشت کە دوێنێ لە ڕووداوێکی هاتوچۆدا لە دەربەنی ڕانیە لە پێشادێکی چاوەڕان نەکراودا ئەو کۆسە گەورەیە بەسەر هونەر و هونەرمەندانی میلی کووردا هات. بەڕاستی کۆچی دوای هونەرمەندە میلیە کارەساتێکی گەورەیە بۆ هونەری میلی و ئێش و ئازارێکی زۆری لە ناخ و دڵماندا بەجێهێشت. هەر لێرەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەی هونەرمەندی میلی ئیسماعیل سەردەشتی و سەرجەم عاشقان و هەوادارانی دەنجی و هونەرمەندە میلی ئەکەین هیوادارین خوا سەبووری هەموو لە یەکمان بدات. لیژنەی هونەرمەندە میلیەکانی شاری سلێمانی 2/8/2008. بەڕێزان خۆشەویستان بەڕاستی و هەواڵێکی زۆر ناخۆش بکە بیستمان و هونەرمەندە خۆشەویستە و هونەرمەندە میلیە کە ئاوارەی کوردستانی ڕۆژهەڵات بوو لێرە دانیشت و سەرقاڵی کاری هونەری بوو دوێنە لەو کارەساتە پێ چاوەڕانەکرەوە تیاچوو بەڕاستی زۆرمان پێ ناخۆش بوو. ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕاستەوخۆ هونەرمەندێکی زۆر خۆشەویست یەکێک لە کوڕە هەژارەکانی ناو بەرداشی زوڵم و زۆرداری کۆمەڵگایەکی بێخزمەتگوزار و لەبیرکراو لە شاری چەمچەماڵی خۆشەویستەوە هونەرمەندی لاوی خۆشەویست کاکە ئەحسان زیرەک کە بەڕاستی بە تەواوی لە بەواری گۆرانیوتن و لاساییکردنەوەدا سەرکەوتێکی گەورەی بەدەستێناوە. باشترین بەڵگەمان بۆ سەرکەوتووی ئەم هونەرمەندە ئەوەیە کە لە شارێکی وەکو چەمچەماڵدا کە زۆر بەدەگمەن بایەق بە هونەر و هونەرمەندان دراوە
ئەم برا بە ڕێزەمان توانێتی برەو بە دەنگ و هونەرەکەی بدات کە بەڕاستیەوە هەر خۆی لە خۆی وەکو